هەرە وەکاری تازە زاوە دڵی چی گەنج و لاوە وەکاری تازە زاوە دڵی چی گەنج و لاوە من سەنجیوە من نەدیوە 200 خاڵ دەورەی داوە دڵی دەستە زەنجانن لەم ناوەدا بشراوە دڵی دەستە زەنجانن لەم ناوەدا بشراوە جوانە خۆشەویستەکەم حەقی ماشەڵایەتی جوانە خۆشەویستەکەم حەقی ماشەڵایەتی سناپ و ئینیستا ڤایبەر هەرچیم هەیە لایەتی ئێمەی بە یەکتر ناسان تۆڕی کۆمەڵایەتی ئێمەی بە یەکتر ناسان تۆڕی کۆمەڵایەتی شیرینم شیرینم نازنینم اوی وای وای شیرینم شیرینم نازنینم عشقیه و پیکنینم شاجوانی سرزمینم عشقیه و پیکنینم شاجوانی سرزمینم گەشاوەیە لە وەفای باخەوانی ڕەنگی گوڵی گەشاوەیە لە وەفای باخەوانی حەیفە هەر وەک باخەوان قەدری گوڵان نەزانی کافری بێدین و ئیمان پێم بڵێ بۆ ئەو نەجوانی شامپۆی مارکەی بۆ ئەکڕم بۆ قژە خاوەکانی شامپۆی مارکەی بۆ ئەکڕم بۆ قژە نولەکانی ئۆی وای وای شیرینم شیرینم نازەنینم ئۆی وای وای شیرینم شیرینم نازنینم عشقیە و پێکەنینم شاجوانی سەرزەمینم عشقیە و پێکەنینم شاجوانی سەرزەمینم هەروەی کوڵمت دەڵێ ئەستێرەن لە یەک پارچەی سەپیدا مانگیشت لە شەو تۆران کا گوڵت لا کەزیدا بەژنت وەک شۆڕەبیە لە ئاوی سازگاریدا نمونەت وەگیر نایە لە ئەڵمانیای نازیدا ئەمانە وەسفی تۆ بوون کە کردم لە بەرزیدا ئیتر وەسفی تر ناکەم نەگوندم لە باسیدا ئیتر وەسفی تر ناکەم نەگوندم لە باسیدا ئۆی وای وای شیرینم شیرینم نازەنینم ئۆی وای وای شیرینم شیرینم نازەنینم عشقیە و پێکەنینم شاجوانی سەرزەمینم عشقیە و پێکەنینم شاجوانی سەرزەمینم ڕۆژی کوردەواری پیرۆزە لە هەموو لایەک